فەقیر دەتوانێت خێرە تاقی شەمسی ببینێت؟ خەڵک تێگەیشتێکی غەڵەتی هەیە دەربارەی تاقە شەمسی وا دەزانن تەنها دەوڵەمەندەکان دەبێت تاقە شەمسی یان دەتوانن تاقە شەمسی دابنێن. بە ڕۆژ احتیماد لەسەر ئەو تاقە شەمسیانە دەکەین کارەبای لێوەردەگرین، بە شەویش احتیمادمان لەسەر کارەبای 24 کاتژمێر. تاقە شەمسی باشە بەس نەو بۆ گرانیە، یعنی 40 وەرەقە و 35 وەرەقە زۆرە. ئەگەر کارەبای 24 کاتژمێرێ بی سیمای شارش جوانترە، پێویست بەوەی ناکە تاقە شەمسی لەسەر بانان دابدرێ و سیمای شار ناشرین بیتێ. ئەوەی سەرەوە وارە ڕەشانە لە تەختەکانی خۆرەوە تاقەی شەمسی دەهێنێتە ناو ئەو ئینڤێکتەرانە. ئەو سیستەمە دابنێن کە گرنتی 8 ساعت کارەبام لە بۆ دەکات بە دڵنیاییەوە. نیعمەتی وزەی خۆر ئەمەیە بە ڕۆژ کارەبا بە حکوومەت بفرۆشەوە و بە شەویش کارەبا لە حکوومەت وەرگرەوە. هاتوومە تا ئەو بەنزینخانەیە دەمەوێت بزانم کە تەواوی کارەباکەی لە وزەی خۆرە چۆن کار دەکات. منی ئێستا لە سەربانی یەکێک لە بەنزیخانەکانی هەولێرم، هەرچەندە ئاسمان هەورە ڕۆژ دێ و ڕۆژ دەڕوا، بەڵام وەکو خاوەن بەنزیخانەکە باسی لێوە دەکا 84 ئەمپێر کارەبای 240 ڤۆڵتی 220 ڤۆڵتی دەدات بە بەنزیخانەکەی. سیرکەن ئەمە تەختەی خۆرە لەگەڵ ئەو کەشوهەوایەش 84 ئەمپێر کارەبا دەدات. باشە پێم بڵێ لە کەیەکەوە ئێوە ئەم لەوحانەتان بەستا کامەرە ئەمە لەو کاتێک کە کارەبامان بیتە 24 کاتژمێرین هەستاین دەستمان کرد بە دانانی ئەو لەوحانەمان دانایە تەنها بۆ ڕۆژ بۆ شەویش ئیسیفادە لە کارەبای 24 کاتژمێری دەکەین. یعنی بە ڕۆژ احتیمال لەسەر خۆتان، بە ڕۆژ احتیماد لەسەر ئەو تاقە شەمسیانە دەکەین کارەبای لێوەردەگرین، بە شەویش احتیمادمان لەسەر کارەبای 24 کاتژمێری. باشە کاگڕەزوان پێش ئەوەی ئەو گفتوگۆیی لەگەڵ بکەم گوتم پێش ئەوەی ئەو لەوحانە دابنین تاقەی شەمسی پارەتان چەند بۆ داهاتەوە؟ دەیگوت مانگانە 6 ملیۆن خەرچی ئێمە بوو بۆ پارەی مۆلیدە و پارەی کارەبا. بەڵام ئێستا بزانین چەندە؟ ئێستا چەندان؟ کامەران ئێستا بەڕاستی لەوەتی ئەو تاقە شەمسیەمان دانایە ئەمە کارەبایەکەم پارەی کارەبامان زۆر کەمتر بیتەوە. دەتانم بڵێ مانجی 100,000 200,000 پارەی کارەبا دەدەین. ئیشەو ئی ڕۆژنا ئی ڕۆژ لە بەروی تاقە شەمسیمانەیە. تێدەگەی؟ یعنی زۆر ئیسیفادەمان کردێ داوا لە هاوڵاتیان دەکەم. یعنی ئەمە بەڕاستی وەکو ناوچەی پیشەسازی کە ئەو هەموو معاملە هەیە ئەلێرا ئەو سەقفی ئەو جەمەلۆنانە دەتانن بیکەنە تاقە شەمسی بەس دۆ ڕۆژ بەکاری بینین و کارەبایەکی بەبێ مەسروفە بەڕاستی. یعنی ئێستا ئەو تاقە شەمسیەیمە ئەگەر ڕۆژ لە دەرێبی دووقاتی خۆی دەدا، یعنی 84 دەبتە 160. لە زستانی سیژ ئەشکالی نیە بەس تەنها ڕێژەی کارەبایەکەی کەمتر دەبتەوە. باشە بەڕێزانم ئەوەی کە زۆر گرنگە من دەمەوێت پێتان بڵێم، ینی دانانی تاقەی شەمسی و تەختەی خۆر سوودەکەی چییە بەدەر لەوەی کارەبات پێدەدا. ئەمە ئێستاوە ئەو لەوحەدان دراوە زۆربەی زۆر هۆڵ و قاعە گەورەکانی ناوچە پیشەسازیەکان پلێتێکی لەم شێوە دادەرێن کە زۆر گەرمە لە هاویندەوە، لە زستانیش زۆر ساردە، بەڵام ئەو تەختە خۆرانە پلەی گەرمیش گۆڕانکاری بالفعل بالضبط. ئەرێ وڵات زۆر تاسیری لە پلەی گەرمی دەکاتن، لە بەرۆی سێبەرێک دروست دەکاتن کە لێ ناگەڕێ ئەو گەرمیە بێتە لۆ خواری. پێم بڵێ تو خەڵکی ئەو لێرێ؟ بەڵێ. باشە کارەباکەت چێ لە ماڵێ؟ کارەبا مۆلیدە و ڕئیسیمەیە. مۆلیدە و ڕئیسی. بەڵێ. بیر لەوە کردەوە تاقەی شەمسی دانەی وزەی پاک؟ بەڵێ ئەگە پێویست بکاتن دایدێنە مەگە پارەم زۆربی تاقە شەمسی هەرزانتر ڕاوە دەستنەوە. هەرزانتر؟ بەڵێ. هیچ معلومات تێ لەسەر وزەی خۆر تاقەی شەمسی چەند تەکلیف دەکات چەند تەکلیف ناکات؟
بەس گرانە تاقە شەمسی گرانە بەڵێ چەندە قەت پرسیار کردووە هەلو سیارم کردیە دەڵێن چەند دەرەچل وەرەقە 35 وەرەقە بۆ چەند ئەمپێر بۆ 12 ئەمپێر بۆ 12 ئەمپێر چل وەرەقە زۆر باش ئەتو دەڵێ چی بۆ وزەی خۆر تاقەی شەمسی تاقە شەمسی باشە بەس ئەو نەو بۆ گرانیە یعنی 40 وەرەقە و 35 وەرەقە زۆرە یعنی هەتا ئێستا بربەستی دانانی وزەی خۆر و تاقەی شەمسی پارەکەیە ئەگەر نە حەز دەکەی هەت بێت هەرزانترە هەرزانترە ئەتو دەڵێ چی قسەی تۆ چی ئەمن وچی ڕێیەکی شخصی خۆم هاوڵاتێکی هەولێر باڵێ ئەمن کارەبای 24 کاتژمێریم پێ باشە شتێکی جوانە ژینگەی خاوێن دەکاتەوە بەس کە ئەمە پێمان باشە دەبێ حکوومەتیش کار ئاسانی لە هاوڵاتی بکەین یعنی تۆ دەڵێ گەر بووە 24 کاتژمێری پێویست بەوە ناکە تاقەی شەمسی نا پێویست ناکە ئەگەر کارەبای 24 کاتژمێرێ بی سیمای شارش جوانترە پێویست بەوەی ناکە تاقە شەمسی لە سەر باناندا بندرێ و سیمای شار ناشرین بیتی ئەتو سەفەری وڵاتە چی دەرێ دەکەی تەمشا دەکەی هیچ شتێک نییە لە سەر بانان کە سیمای شاری ناشرین کە ئەمە سیمای شارمان بەخۆمان سەوزایی ماکەمە دەستخۆشیش حکوومەتی دەکەن سەوزایی ئینتیمامەکی زۆر پێدەدا بەرەو پێشی زۆر بردێ هەموو شەک دەستخۆشی لێ دەکەین خەرکێک زۆر گلەی دەکە دەرێ گرانە خەرکێک دەرێ زۆر باشە کاتوی دەستی پێ بگری باشە ئەگە دەستیش پێ نەگری و هەر خراپە تۆ دەڵێ دەستخۆشی لە پرۆژێ ڕووناچی دەکەم 100% دەستخۆشی لێ دەکەم بەبێ هیچ شک و گومانێک بەس بەو شەرتەی کە خەرکێک دەرن سعری زۆرە ئەوە نەبیتن حسابی ئیمکانەتێکی خەرچی عام بکاتن بەڕێزان ببینن ئەوەی کە ئێستا دێ ئەوەی سەرەوە ئەو وارە ڕەشانە لە تەختەکانی خۆرەوە تاقەی شەمسی دەهێنێتە ناو ئەو ئینڤێکتەرانە یعنی ئەوە بەبێ پاتریە بەس بە ڕۆژ کارەبا دەدا کێشەی هەرە گەورەی خەڵک بۆ کڕینی ئەو تەختانە دەڵێ پاتریەکە زیاتر گرانە بەڵام دانانی ئەم جۆرانە ئەم جۆرە ئینڤێکتەر و لەوحانە هەرزانتر دەوەستێ ئێستا زومی کامێرەکە لەسەر ئەو شوێنەیە دەڵێ زیاتر لە 2 کیلۆوات کارەبا ئەم بەتەنیا ئەم ئینڤێکتەرە زیاتر لە 2 کیلۆوات کارەبا دابین دەکا کە بۆ هەر کیلۆواتێک 4 ئەمپێر یعنی ئەوە زیاتر لە 8 ئەمپێر ئەوەشیان بە هەمان شێوە ئەوەشیان هەر بە هەمان شێوە لەگەڵ دەرکەوتنی خۆر کارەباکە زیاتر دەبێت کەمبوونەوەی کارەباکە کەمتر دەبێت بەڵام بە شێوەیەکی گشتی کارەبات پێدا ئێستا ئەوە کارەبای پێدایە دەست بدەینێ کارەبا لێمان دەدا بەڵام ئەوەی تر ئەوە وزەی خۆرە دەداتەوە ئینڤێکتەرە و ئینڤێکتەرش ڕاستە و خۆ دەداتە ئەم شوێنە وە کارەبایەکی باش بەبێ سەرێشە بۆ ئەم شوێنە دابین دەبێت ئێستا کە ئەمە ئەو تاقە شەمسیمان دانایە کارەبا پێچەوانە یعنی لەباتی ئەمە کارەبا لە حکوومەت وەرگرین ئەمە کارەبا دەدەینەوە حکوومەت دەیدەنەوە کارەبا دەستۆ ناو شەبەکەی ڕئیسی یعنی بەڕۆژ بەردەوام ئێوە کارەبا دەدەن بە ڕۆژ بەردەوام ئێمە کارەبا دەدەینەوە بە شەبەکەی ڕئیسی قازانج دەکەن لەو وەر حکوومەت حسابتان بۆ دەکەن بۆتان ناکەن حکوومەت جارێتە ئێستا دەرێ هیچ پیلانێکمان نییە بەس ئینشاڵڵە ئومێدەوارین لە داهاتوو ئەگەر پیلانیان هەبی بتوانن ئەو کارەبایە لەمە بکردنەوە ئەمە جێی زیاترمان هەیە یعنی ئێستا دەتانین بابرێن دووقاتی ئەوەی ئێستا کە دامان ئەو تاقە شەمسیە زیاد ئێستا چەند ئەمپێر کارەباتان ئێستا 220 ئەمپێر کارەبامان هەیە بۆ خۆت چەندی بەکاردەین بۆ خۆم 100 ئەمپێر 80 ئەمپێر 120 ئەمپێری بەکاردێنم ما باقی کە زیادە دەیدەمەوە حکوومەت بەلای کەمی 80 ئەمپێری تۆ دەدەیتەوە حکوومەت 80 ئەمپێر هەتا 100 ئەمپێری ئەم دەدەمەوە حکوومەت لێرەوە دەچێتەوە ناو شەبەکەی ڕئیسی ئەگەر حکوومەت بتوانی ئەو کارەبایە لەمە وەرگری بە سعرێکی با هەرزانیش بی مشکلەمان نییە ئەمە دەتوانی زیاتر لەو حەیدا بنین تێدەگەی هەم لۆ ئیستیفادەی خۆمان هەم لۆ ئیستیفادەی حکوومەت دکتۆر ئازاد مامۆستای زانکۆیە پێم وایە ماوەکە بەڵێ تاقە شەمسیم دانایە وەکو هەر هاوڵاتێکی دیکە لە هەولێرێ دیارە خەڵک ئێستا زۆر ڕووی لە بابەتی تاقە شەمسیە ئەوش بەهۆی ئەوەی کە
هەست بەوەی دەکرێت کە بەڕاستی ئەو سیستەمە خازانجی زیاتری هەیە لەوەی کە پێشتر خەڵک لە ڕێگای مۆلیدە کارەبای دەستەبەر دەکرد جگە لەوەی قازانجی بۆ خاوەن ماڵ و بەگشتی بۆ خانەوادە هەیە لە ڕووی ژینگەیشەوە ئەو بابەتەی هەستیارە لەبەر ئەوەی هەمومان دەزانین پێشتر لە ڕێگای مۆلیدەکانەوە ژینگەی وڵاتەکەمان زۆر پیس دەبوو بۆیە ئەوە هەم لە ڕەهەندی ئابووری و هەم لە ڕەهەندی ئاسایشی ژینگەیش قازانجی خۆی هەیە چ سوود وڵای یەک لەو سوودانەی ئەوەی ڕزگارمان بوو لە دەستی ئەوەی کە سەرماگان هەموو سەرماگان پارەشی دیاریکراو هەر ماگە و بە جۆرەك و بە شێوازێک پارەکەی جیاواز بوو ئێستا بەخۆت خاوەنی کارەبای تاقەی شەمسی خۆتی بەخۆت تەحەکوم بە کارەبایەکەی دەکەی و بە بەردەوامیش 24 سعات خاوەنی کارەبای خۆتی تەنانەت بۆ سرکەیەکیش کارەبای ماڵەکەت ناکوژێتەوە لە ڕێگای ئەو سیستەمەوە دکتۆر نەخێر دەتوانانی ئەو سیستەمە زمانی لەگەڵت جاریوە هەیە 4 ساڵ 5 ساڵ زمانی لەگەڵ دانانی سیستەمەکە ڕەنگە پارەی کرێی تێچووی 2 ساڵی پارەی مۆلیدا بتوانانی سیستەمەکی ئەو هادانێک کە بۆ هەتا 15 هەتا 20 ساڵ بتوانانی سوودت پێ بگە لە ڕێگای ئەوەی کە پارەی 2 ساڵی مۆلیدەی بدەیت پارەی 2 ساڵی مۆلیدا ڕەنگە بتوانێت تای 15 ساڵ دەتوانی 15 تا زیاتریش لە ڕەنگە بتوانانی پاش 15 ساڵیش لە ڕێگای سیانە و چاکردنەوەی بەردەوامی هەبی ئەو سیستەم چەند ئەمپێر 8 بە 16 مرتاحی زۆریش یعنی ئێستا پێویستمان بە کارەبای مۆلیدە و پێویستمان تەنانەت کارەبای نیشتیمانیش تەنها بۆ شەحنکردنەوەی پاتریەکان لە ڕۆژێدا ئەگەر نا هیچ پێویستمان بە کارەبای دیکەش نابێت. هاتوومەتە ماڵێک کە ماوەیەکە کارەبای تاقەی شەمسی داناوە وسەی پاک 150 مترە بابزانم سوودەکەی چیە زیانەکەی چییە وەستان ئەوزاد مەماڵی خۆیەتی هەم کاری هەر خۆت کاری ئەوش دەکەیوەنی هەم خۆی وەستایە سەروەستایە کە ئەو کارە دەکا و هەمیش زانیاریمان پێدا لەگەڵ مامن زانین لەو خانووە چەند ئەمپێری بەدەست دەین و تەکلیفەکەشی چەند. ئێستا ئێمە لەو ماڵەین وەک دەبینن ئەمە پاتری داناوە بە ڕۆژ 12 ئەمپێر بە شەوی 6 ئەمپێرە دوو پاتری لیتیۆمە ئەمە مارکەی باشن بڵێن وەک خۆیان باسی لەکەن ئینڤێکتەرەکەشی بە هەمان شێوە باشە لێرە کێشەیەک هەیە لە نێو کوردستان هەندێک لەو مەوادانەی کە دێ بڕەن نین یعنی وەکو بڵێ جارینە بازارینە بڵێ تەمەنیان کورتە زۆر کورتە ینی هیچی لە ناوەوەی نایبینی ینی وازیەکەی زۆر شەرتە ناوەوەی ئەساسیەتەکانی هەمووی تێدای مەسەلەن ئەمپیتیەکانە پاوەرەکانە ئەوانە نابین دێوزات دائیمەن براندی خراپ شتی خراپ مەسەلەن دێ لە سعری براندی باشیش دەدا چۆن یعنی مەسەلەن ئێستا ئەمە ئینڤێرتەرێکی 5.2 ئەگەر شتێک براند بیکڕین تقریبا هەتا سەروی $700 $800 دەچێت بەڵام ئەگەر براند نەبی ها بازاری بی ئەو هێناوتی ئەو هینایەتی بە $300 دەتوانی بکڕی مشتری کە دێتە لایمە دەلێکاکە تو خێرە سیستەمەکەت بەستایە مەسەلەن بە 30 وەرەقەی لە جێدی بەستایتیان بە 20 وەرەقەی نازانی مەوادەکان فەرقی هەیە براندەکان هاوڵاتی زۆر کەسێ ینی معلوماتی نییە بڵێ دەبی چی بکە ینی بۆ ئەوەی ینی چی بکات لە اختیاری براندەکان هەڵبژێت ینی لە گوگڵ تۆ دەنووسی ئەو شەریکانە لێرە هەیە بەڵێ هەیە ینی ئەو شەریکە عالەمیانی کە دنیا بەکاری دێنن لە هەمووی لێرە هەیە موجودەوەی ئەمە ئەو چی باشە بڵێ باشە پێم بڵێ چت قازانج کردووە لە واللهی بەنسبەت قازانجی زۆرم قازانج کرد الحەمدلله لەوەی کە کارەبام نابڕێ هیچ کاتێک الحەمدلله پارەی مۆلیدەی مەسەلەن سەرماگان نایە لە دەرگامدا بڕە پارەیە کە هەر جارە مەسەلەن جارێک 100 جارێک 50 کەستا تۆ کارەبای نیشتیمانی تێ بەڵێ کارەبای چەندی دەدەی مانگە
بەخوای ئەو مانگەی 13,000 دوهاتەوە 13,000 بەڵێ بەجددیتە بەجددی. ینی بە شەویش تۆ کارەبای خۆت بەکار بە شەویش کارەبای خۆم بەکاردەین خۆی ئەو سیستەمانە کامەران شتەشی زۆر زۆر باشیان هەیە دەڵێ ئەگەر هەتا قووەت لە لەوحەی هەبی لە لەوحەی وەردەگرن ئەو کاتێک کە لەوحە قووەتی نەما دێم لە پاتریەکەت وەردەگرن کە پاتریەکەشت نزبەک لە بۆی دیاری دەکەی مەسەلەن سەتا ئەوەندە تێدا بمێنی کە ئەویش نەما ئەو زادێمە سەر کارەبای نیشتیمانی باشە تۆ لە ماڵەوە چ پێ دەکەیت وەڵای من لە ماڵەوە سەلاجم هەیە مزەمیدەم هەیە تەلەڤیزیۆنم هەیە ئیناراتم هەیە گلۆ پشتیوە هەموو شتێک دەست بە کارەبا دەگریان بەخوای ئەوەندەی ئیش پێ بدەیت دەیکەم یعنی ئەوە نییە وەکۆی مثلەن بڵێم غاردە ئەوەی بکوژێنەوە مۆلیدەیە سرکێتی بینە خوارەیان ینی پلاکەچی بکوژێنەوە ئەوەی بکوژێنەوە هەتا جێوی لە بۆ پڕکاتەوە پێی دەکەیت ئێستا ڕەواجی زۆر بۆ یان زۆر زۆر باش بوو الحەمدلله ڕەواجی زۆر زۆر باش سا ڕئیسیەکە یعنی کارەبای ماڵەوەم 2.7 باشە سا ڕئیسیەکە دێتەوە زانە چەند سەرف دەکات ئەوە ڕئیسەکە هاتەوە بەڵێ ئێستا ئەوە کوژاوە تاقەکەم کوژاوە تاقەت کوژاوە بەڵێ دێتەوە سەر ڕئیسی ئەوە بزانە 2.7 بوو کارەبای سۆلەر ئێستاوە حالیان 1.2 ئەوە کارەبای نیشتیمانی بەڵێ کا ڕئیسەکەی بکوژێنەوە 2.5 کارەبای خۆم کە ئەوەی بەرهەمی دەینم بە خۆم یعنی تۆ لە ڕێ ئەو پاترێەوە کارەباشت دەداوە لە ڕێ سۆلارەکە دەمداوە حکوومەت دەداوە حکووم بڵێ ینی هاو بەش بوو لەگەڵ حکوومەت بەیەکەوە کارەباکەت پێکەوە کارەبامان ئەوە ئێستا من لە یەکێک لە کۆمپانیاکانی شاری هەولێرم کە خۆتان دەزانن چێبڕچەیەکی زۆر لەسەر بەرەمهێنانی وزەی خۆر هەیە یعنی ئەو وزەی خۆرە تا ڕادەیە خواستی لەسەر پێشتر زۆر بە کەمی خەڵکیشی لێ دەکرد بەڵام بەپێی زانیاریەکانی ئێمە ئێستا لە سەرانسەری هەرێمی کوردستان نزیکەی 50 کۆمپانی دیار هەن کە بەرهەمی باش هەوڵ دەدەن وزەیەکی باش بە خەڵکی کوردستان بدەن بۆی ببن بە خاوەن وزەی پاک و کارەبای خۆیان کاکڕێبەن قسەی هەرە گەورەی خەڵک لەسەر ئەوەیە دەڵێت دانانی وزەی خۆر چ سوودەکەم پێدەگەیەنی سوودەکەی چییە؟ پێش هەموو شتێک سروشتی کوردستان و گونجاو و ڕێکە بۆ دانانی سۆلەر سیستەم دەتوانین لە ڕێگەی تەختەی خۆرەوە سوودێکی زۆر زۆر لەو تیشکە خۆرەی کە هەمانە بەفری بە هیچ پارێک توانین سوودی لێوەربگرین بە هەبوونی تەختەی خۆر دەتوانین کارەباری دروست بکەین بە تاقەی شەمسی دەتوانین هەر لە ڕێی تاقەی شەمسی و بتوانین ژینگەی کوردستان پاکتر ڕابگرین و ئەو کەسانی تاقەی شەمسی دادەنێن باشە تۆ ئەزدەوە بینە ژینگەی پاک ڕادەگرین بەخوا مام حاجی لە ماڵەوە دانیشتۆ دەڵێ ژینگە ئایدی من نییە و حایدی حکوومەتە چارەسەری بکە مام حاجی بیر لە جیرفانی دەکاتەوە دەڵێ کاک ڕێبەن پێم بڵێ ئەمن چەندم قازانجا ئەگەر تاقەی شەمسیدا بڵێ بۆ خۆی خەڵک وا دەزانێت ئەنگ تێگەیشتن لە دەربارەی سۆلەر سیستەم وا دەزانن کە تەنها بۆ دەوڵەمەندەکان بەڵام خەڵکانی تریش دەتوانن دابنێن لە بەرسی لە بەرەوەی چەند لێڤڵێک هەیە هەمان ینی لێڤڵی وا هەیە کە کۆستەکەی زۆر نییە و مودەیەکی باشیش کار دەکات بۆ فەقیر بۆ ئەو کەسانی کە دەوڵەمەند حساب ناکات باشە پێم بڵێ ئێستا 3 ئەمپێر خەڵکێکی زۆر هەیە دەڵێ کاکە 3 ئەمپێرم هەبێ بە شەو یان 4 ئەمپێر بە ڕۆژی 6 ئەمپێرم هەبێت چەند تەکلیفە دەکات بەخۆی دەگۆڕێت زاری وا هەیە بە هەڵبژاردننی جۆری ئینڤێرتەرەکە بە هەڵبژاردننی جۆری پاتریەکە بە هەڵبژاردننی جۆر و مۆدل و براندی سۆلەر تەختە خۆرەکان گۆڕانکاری بەسەر سعرەکەدا دێ ئەکرێ ئەمپێرێک بە 400-450 دلار بێ ئەکرێ سەروتر بۆ 780 دلار بێ یەک باشە لە 400 دلار بۆ یەک ئەمپێر بە تەقریبی 700 باشە
ئەوەی کە من دەمەوێت بزانم ئەو تاقە شەمسیە ئەو ئامێرانەی کە دادەنرێ پاتریە ئینڤێکتەرە بۆ چەندە بۆ ساڵەکە 2 ساڵە بڵێ ئینڤێرتەرەکان ئەگەر سعرەکەی هەرزان بێت ئەکرێ زمانی ساڵێک بێت هەیە کەمتر هەشە ئەگەر تۆزێک گرانتر بێ زمانی 5 ساڵی هەیە بەس ئینڤێرتەرەکە دێ سەر پاترێکە بە هەمان شێوە هەیە زمانی ساڵێکە هەیە 5 ساڵە بە هەمان شێوە تەختە خۆرەکان بە تەمەنی زۆر درێژەوە 10 ساڵ و 15 ساڵ و 20 ساڵیش کار دەکات ینی بۆ نمونە تەختەی خۆر ئەوانی کە کوارەتیان باشە گرید ئەی پێداڵێن دەرەجە کوارتەکەی زۆر باش بێت مەفروزە لە ماوەی 25 ساڵ ئفیشنسیەکە و ئەدایی 170 دابەزێت ینی ساڵانە کاتە 0.7 بۆ 0.8 ئەدایی دابەزێت ساڵانە بەخۆی لە ئینڤێرتەر سێ سیستەم هەیە ئۆنگریدی هەیە ئۆفگریدی هەیە هایبریدی هەیە ئەوەی ئێستا زۆر گونجاوە هایبریدە بەڵام وە کارەبای 24 کاتژمێریش دێتە ناو بابەتەکەی کەواتە دەتوانێت سیستەمی ئۆنگریدیش دابنێ ئۆنگرید چییە؟ پاتری ینی پێویست ناکە پاتری دابنی باشە تەنها لە سۆلەر پەنەڵەکانی سەرەوە کە ڕۆژانە بەرهەم دەهێنرێت ئەوەی کە لێت زیادە دەگەڕێتەوە ناو کارەبای نیشتیمانی بۆ نمونە کەسێک 10 ئەمپێری داناوە بە تاقی شەمسی ڕۆژانە 5 ئەمپێری پێویستە ئەو 5 ئەمپێری کە زیادە بۆی دەگەڕێتەوە ناو کارەبای نیشتیمانی یەکسەر لە پێوەری زیرەک بە حساب بۆی کەم دەکرێت فێڵ هەیە لە مەسەلەی دانانی ئەم جۆرە پاتری وڵی دووشت هەیە یەکەمیان خەڵک کە حساباتی بۆ دەکا لە زیاتی بە دقیق ینی 220 واتێک بە ئەمپێرێک حساب بکرێ خۆیان لە سەیف سایت دانانن یعنی بۆ نمونە تەختەیەکی خۆری ئەگەر بڵێن 440 واتی بێت دەڵێن ئەو 2 ئەمپێری تاو دەدات لە کاتێکدا وانە تۆ بەرهەمهێنانی خۆر لە ڕێگەی تەختەی خۆرەوە وەکو کێرڤێکات وردە وردە بەرز دەبێتەوە وردە وردە دێتە خوارە ئێواران ئەوە بابەتێکە ینی حسابات نەکردنێکی دقیق ئەو یەک لە کێشەکانە خەڵک دەڵێ ئەوەندە ئەمپێر دەدات بۆ ڕۆژ لە ڕاستیش داوانیە تۆزێک دەبێت خۆ لەسەی ڕۆژ تا ڕۆژ جیاواز بەزەبێت خاڵی دووەمیش ئێستا بێنە تۆ شتێکی کوالەتی دەرەجەیەک بێنە لەگەڵ کوالەتی گرید بی پێدەڵی سی پێدەڵی کوالەتی نزم بێ بە چاو هیچ جیاوازیەکی نییە ناتوانین لی جیاب بکە بزانە کامی کوالەتی بەرزە و کامی کوالەتی نزمە بە دوو شێواز دەتوانانی یان ئەوەتە مختبەر هەبێت کە لێرە نییە مختبەر بۆ تێستکردن یان ئەوەتە بە مروری زەمن کەوا بۆ خەڵکی ئاسایی زەحمەتە کڕینی ئەی چ بکە خەڵک دەبێت سەردانی ئەو شانە بکە کە مزداقیەتان هەیە لە مەسەلەی زەمان پێشتر پرسیار پرسیار دەبێت سێرشێکی باشی بۆ بکە دەبێت بگەڕێت پرسیار بکە لە چەند کەسێک بۆی بتوانێت قراری کۆتایی خۆی بدات.